بەرپرسێکی دەستگای هەڵبژاردننی یەکێتی ڕایگەیان کۆمسیۆنی هەرێم ناتوانێت هەڵبژاردن ئەنجام بدات. نوێترین زانیاری لەبارەی موچەی مانگی 200 ملیارەکەی بەغدا ئاشکرا دەکرێت. لەبارەی بڕیارەکەی دادگای فیدراڵیەوە هەرێمی کوردستان هەڵوێستی دەبێت. سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. بەرپرسی دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک ڕایگەیان کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێم بەهۆی بەسەرچوونی ماوەکەیان ناتوانن هەڵبژاردن ئەنجام بدەن. ڕزگار حاجی حەمە بەرپرسی دەستگای هەڵبژاردننی یەکێتی ڕایگەیاند کۆمسیۆنی هەڵبژاردننی هەرێمی کوردستانی ماوە بەسەرچوو ناتوانێت هەڵبژاردننی هەرێمی کوردستان ئەنجام بدات بەهۆی ڕێکارە یاساییەکان. ناوبراو کە هاوکات ئەندامی مەکتەبی سیاسیە وتیشی پێویستە هەمواری یاساکە بکرێت یان ماوەیەکیان بۆ درێژ بکرێتەوە یان کۆمسیۆنێکی تازە دیاری بکرێت. هەرچەندە سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆژی 1 ئۆکتۆبەری داهاتووی دیاری کردووە بە ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، بەڵام بەسەرچوونی ماوەی یاسایی کۆمسیۆن و داواکاری هەمواری یاسای هەڵبژاردن دوو گرفتی بەردەم هەڵبژاردنن لە وادەی خۆیدا. عەلی حەمەساڵح پەرلەمانتاری کوردستان ڕایگەیاند هەوڵێک هەیە کە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق 200 ملیار دینارەکەی موچەی فەرمانبەرانی هەرێم ڕەوانە بکات و دەژڵێت لە سلێمانی هێشتا دەستگای ئاسایش و بەشێک لە خانەنشینان و شارەوانیش موچەی مانگی یەکیان وەرنەگرتووە. عەلی حەمەساڵح وتیشی لە مانگی تەمووزی ساڵی ڕابردووە داهاتی نەوت هەر 350 ملیۆن دۆلار بووە. داهاتی ناوخۆ تووشی کێشە بووە، لە سلێمانی داهاتی ناوخۆ کەم بۆتەوە و بەهۆیەوە بەشێک لە خانەنشین و ئاسایش و شارەوانیش تەنانەت موچەی مانگی یەکیان وەرنەگرتووە. ئەوەشی خستە ڕوو دەبێت سلێمانی لە داهاتی ناوخۆ 7 ملیار دینار بدات بە موچە، بەڵام ئەوە تووشی کێشە بووە. پشکی هەولێر لە داهاتی ناوخۆ 93 ملیار دینارە، لە کاتێکدا سلێمانی پارساڵ 164 ملیار دیناری داوە بە موچە، هەولێریش 210 ملیار دیناری داوە. ململانێ و گرژە سیاسی و سەربازیەکانی شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا تا دێت فراوانتر دەبن و ڕۆژ بە ڕۆژ شەڕەکە چڕ دەبێتەوە و رووسیاش ڕۆژی یەکشەممە سیستمێکی موشکی بردۆتە ئۆکرانیا و هەڕەشەی بەکارهێنانی چەکی ئەتۆمیش دەکات. تا دێت پەرەسەندنە سیاسی و سەربازیەکانی شەڕی نێوان رووسیا و ئۆکراین فراوانتر دەبن و ڕۆژ بە ڕۆژ شەڕەکە چڕتر دەبێتەوە. ئەگەر و مەترسی بەکارهێنانی چەکی ئەتۆمیش لەلایەن رووسیاوە هاتووەتە ئاراوە، لەلایەک باس لە مەترسی هەڕەشەکانی رووسیا و لەلایەکی تریشەوە باس لە شکستی پلانەکانی دەکرێت لە ئۆکراین. هەرچەندە لە سەرەتاوە ئەمریکا وڵاتانی یەکێتی ئەوروپا لەسەر ئاستی باڵا بە توندی دژی رووسیا لێدوانیاندا و هەڕەشەی سەپاندنی سزای توندیان بەسەر ئەو وڵاتەدا کرد، بەڵام رووسیا سوور بوو لەسەر جێبەجێکردنی پلانەکەی و هێرشی سەربازی بۆ سەر ئۆکراین دەست پێ کرد. لە سەرەتادا و بە خوێندنەوەی توانا و پێشکەوتنە سەربازی و تەکنۆلۆژیەکانی سوپای رووسیا چاوەڕێ دەکرا لە ماوەی چەند ڕۆژێکی کەمدا لە بەرژەوەندی خۆی شەڕەکە یەکلایی بکاتەوە، بەڵام تاوەکو ئێستا نەیتوانیوە ئەو پێشڕەویە بکات کە خۆی پلانی بۆ دانابوو. ئەوەش بەهۆی ئەو بەرپەرزدانەوەی کە لەلایەن سوپای ئۆکراینەوە ڕوبەڕووی بووەتەوە و باز لەوەش دەکرێت رووسیا چاوەڕێی ئەو بەرگری و وەڵامدانەوە خێرایی سوپای ئەو وڵاتەی نەبووە. لە دوای تێپەڕبوونی چەند ڕۆژێک بەسەر شەڕەکەدا و زیاتربوونی فشارە نێودەوڵەتیەکان بۆ سەر رووسیا، ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی ئەو وڵاتە لە ڕاگەیەندراوێکدا هێزە ئەتۆمیەکانی خۆی خستە پەڕیان لە باشیەوە و هەڕەشەی بەکارهێنانی چەکی ئەتۆمی لە دژی هەر وڵاتێک کرد کە ببێتە لایەنگری ئۆکراین و بە دوژمنی رووسیای ناوبرد. لە دوای ڕاگەیەندراوەکەی ئەنجومەنی ئاسایشی رووسیا، مەترسی بەکارهێنانی چەکی ئەتۆم لە شەڕەکە هاتە ئاراوە و کاردانەوە و لێکدانەوەی جیاوازی بە دوای خۆی دەهێنا. شێوازی لێدوان و هەڕەشەکانی ئەمریکا و ناتۆ و وڵاتانی ئەوروپاش گۆڕانکاری بەسەردەهات و لە ئێستادا سەرکردەکانی ئەو وڵاتانە باسەوە دەکەن کە پێویست ناکات رووسیا هەڕەشەی بەکارهێنانی چەکی ئەتۆم بکات. دکتۆر کامەران منتیک چاودێری سیاسی و مامۆستای زانکۆپی وایە ناوهێنانی وڵاتانی ئەوروپا بە دوژمن لەلایەن رووسیاوە قۆناغێکی نوێ لە شەڕەکە و ڕەنگە وڵاتانی ئەوروپا لێرە بەدووە ناڕاستەوخۆ بچنە ناو شەڕەکەوە.
ئەو کات باسی لەوەش کردووە هەڕەشەی بەکارهێنانی چەکی ئەتۆم ئەگەری فراوانتربوونی ئەو شەڕەی زیاتر کردووە. لەلایەکی ترەوە بەشێک لە چاودێرانی سیاسی و سەربازی باز لەوە دەکەن هەڕەشەی بەکارهێنانی چەکی ئەتۆم لەلایەن رووسیاوە جددی نییە و تەنیا تاکتیکە و ئەو وڵاتە دەیەوێت لە ڕێگەی ئەو هەڕەشانەوە ئەو شکستە بشارێتەوە کە لە جێبەجێکردنی پلانەکەیدا بۆ ڕووبەڕووبوونەوەی ئۆکراین تووشی بووە، چونکە باز لەوە دەکەن پلانی رووسیاوە بووە لە چەند ڕۆژی سەرەتادا بە ئاسانی دەست بە سەر کیەفی پایتەختی ئۆکرایندا بگرێت و حکوومەتی ئەو وڵاتە بە تەواوی کۆتایی پێبهێنێت. ئێستا کە نەیتوانیوە ئەوە بکات، ئیحراجیەکی گەورەی سەربازی و سیاسیشی بۆ دروست بوو، دەیەوێت لە ڕێگەی ئەو هەڕەشانەوە سەرنجی جیهان و وڵاتان و ناوخۆی وڵاتەکەی خۆی لەسەر شکستی پلانەکە دوور بخاتەوە. هێشتا شەڕ لە ئۆکراین بەردەوامە و ڕۆژ بە ڕۆژ ڕووبەڕووبوونەوەی سەربازانی هەردوو وڵات تونتر دەبێتەوە و جیهانیش چاوی لە کەوتن یاخود سەرکەوتنی رووسیایە لە ئۆکراین بۆ مامەڵەکردن لەگەڵ قۆناغی نوێی سیاسی و سەربازی و ئابووری لە ناوچەکە. لەبارەی بڕیارەکەی دادگای فیدراڵیەوە هەرێمی کوردستان هەڵوێستی دەبێت. ئەمڕۆ دووشەممە سەرۆکایەتیەکانی هەرێم و حکوومەت و پەرلەمان و ئەنجومەنی باڵای دادوەری کۆبوونەوە بۆ دیاریکردنی شێوازی مامەڵەکردنی هەرێم لەگەڵ بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق سەبارەت بە دۆسیەی نەوت و غازی هەرێمی کوردستان. باپی سەرچاوەکان لە کۆبوونەوەکەدا چەند بڕیارێکی گرنگ دراوە و لەوانەش بڕیارەکەی دادگای فیدراڵی بەنادەستوری ناودەبەن و بەم نزیکانەش شاندێکی باڵای هەرێمی کوردستان دەچنە بەغدا لەسەر بڕیارەکەی 15 شوباتی 2022 دادگای فیدراڵی عێراق. هەرێمی کوردستان شاندێکی بە سەرۆکایەتی سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران بۆ دانوستان لەگەڵ حکوومەتی عێراق و وەزارەتی نەوت پێکێناوە. دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق لەبارەی پرسی نەوت و گازی هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێم ئامادەکاریەکانی بۆ دانوستان لەسەر ناوەڕۆکی جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای فیدراڵی لەگەڵ حکوومەتی عێراق بە سەرۆکایەتی سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم و نوێنەری حکوومەتی هەرێم لە بەغدا پێکێناوە. ئامانج لە پێکێنانی ئەو شانداش کۆبوونەوەی لەگەڵ حکوومەتی بەغدا و وەزارەتی نەوتی عێراق بە مەبەستی گفتوگۆکردن و ڕێکەوتن لەسەر لایەنی تەکنیکی و یاسایی ناوەڕۆکی بڕیارەکەی دادگای فیدراڵی تاوەکو کێشەکانی نێوان هەرێم و بەغدا چارەسەر دەکرێت. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەرە.